پیشەوانان لە گەڕەکی ئەلقەوزەین لە مووسڵ چەندین کاتژمێر بەسەر دەبەن بۆ شێلانی قوڕێک کە بە گڵێکی تایبەت بۆ دروستکردنی تەنوری گڵ ساز دەکرێت. ئەوان دەڵێن مێژووی ئەم کارەیان دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەوبەر. ئەمە پیشەی ئێمە لە سەردەمی دایک و باوک و باپیرانمانەوە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ کە باو باپیرانمان پێشتر کاریان لە پیشێدا کردووە. پێشتر مامەکانم ئەم کاریان کردووە باوکمیان فێر کردووە خواڕۆحیان شاد کات. ئەو پیشەی فێرکردم و هەر لەو کاتەشەوە بەردەوامی لەم کارە. تەنوری گڵین بۆ دروستکردنی نانێکی ئاسایی بەکاردەهێنرێت و زۆرێک لە عێراقیەکان هێشتا تامەزرۆی نانی تەنورین هاوکات هەر ئەو تەنورانە بۆ برژاندنی ماسی و گۆشتیش بەکاردەهێنرێن. بەو هیوایان ئەم پیشەیە هەر بمێنێت بەڵام فڕنی غاز یادی کردو و بەهۆی دووکەڵەکەشەوە زۆر کەس تەنوری دار بەکار ناهێن. پیشەوەران و نانەواکان دەڵێن لە کاتێکدا ئەو فڕنە ئاسانانەی کە بە سوتەمەنی وەک غاز کار دەکەن زیاتر بەربڵاون، بەڵام هێشتا کڕیارەکانیان نانی تەنوری گڵیان پێ باشترە کە تامێکی تایبەت بە نانەکە دەبەخشێت. لە کاتی داعشدا ئێمە هەفتانە جارێکیان دووجار کارمان دەکرد چونکە تۆپباران و بردومان زۆر قورس بوو. تەنانەت نەمان دەتوانی سەرمان لە دوکانەکە بهێنە دەرەوە. کارەکانمان بەجێ دەهێشت و دەگەڕاینەوە بۆ ماڵەوە. دوای وەستانی تۆپبارانەکە دەگەڕاینەوە بۆ سەرکارەکانمان. پیشەوەرانی دروستکردنی تەنوری گڵ لە شاری مووسڵ لەم کارگە بچووکەدا ڕۆژانە 3 - 4 تەنور دروست دەکەن و هەندێک جاریش زیاتر ئەگەر داواکاری زیاتری لەسەر بێت. مەخبەز الطین بنكهة خاصة. نانی تەنوری تامێکی تایبەتی هەیە و خەڵک حەزیان لێتی چونکە نانەکەی تیادا دەبرژێت. بەڵام نانی فرنی غاز زۆر جیاوازە بە هیچ شێوەیەک فرنی غاز باشتر نییە. فرنی گڵ زۆر باشترە. نانەکە بەتامە. مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ئەو ئاشوریانەی کە تەنوری گڵیان بەکارهێناوە. لە نانەواخانەیەکی ئەو شارەدا هێشتا نانەواکان نانە بەناوبانگەکەی عێراق بەو تەنوری گڵە دروست دەکەن. نانەواکان دەڵێن یەک تەنوری گڵ بە شێوەیەکی گشتی بۆ ماوەی 2 ساڵ دەمێنێتەوە. بەڵام هێشتا خەڵک تامەزرۆی نانی تەنورین و بازاڕی ئەم نانە هێشتا وەک تەنورەکان گەرمە.